خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پارۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. لارێمی کوردستان زۆر باز لە سەروەری یاسا دەکرێت لە ماوەیەدا بەهۆی هاتنە پێشەوەی کەیسی پێنج لە سزادراوانی بادینان دەنگۆی جۆرا و جۆر لەسەر ئەو پرسەهێ و تا ڕادێک تەواوی هێزولانە سیاسەکان و جومگە سەرەکیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی دادوەری هێناوەتە سەرهێڵ. و لەگەڵ ئەوەشدا لە هەرێمی کوردستان باز لە پرسی چاکسازی زۆرەکرێت بە جۆرێک تا ڕادەیەکی زۆر لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم دەستەواژەیە بە ڕێژەیەک سواوەکە خەڵک تا ڕادەیەکی زۆر متمانەی بە وتنی چاکسازی نەماوە. و یەکێکی تر لە ڕێخستنەوەکانی عێراق و هەرێمی کوردستان کە ئەمریکا چاوی لەسەرەتی چاوی لەوەیە کە بەرپرسانی هەرێمی کوردستان یەکێک لە تەورە گرنگەکانیان چاکسازی بێ بۆ ئەوەی بتواندرێت دارایی هەرێمی کوردستان ڕێک بخرێتەوە. لە ماوەی ڕابردوودا پرۆژە یاسای بودجە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەسەند کراو بوو بە یاسا کە ڕێککەوتنی نێوان هەرێمە و بەغدای تیادا جێکراوەتەوە، بەڵام تا ئێستا باز لە جێبەجێ نەکردنەکرێت لە هەردوو لایەنەوە. هەموو پرسیارانە ئەم شەو لەگەڵ بەڕێز علی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێ دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە بێت. کاک علی سڵاو لێبێ، سوپاس بۆ بەشداریت لە پانۆڕامادا. من سەرەتا ئەمەوێ لە ئەو پرسە دەست پێ بکەم کە ئێستا پرسی ڕۆژی هەر دانیشتن و مەجلیسێکی خەڵکی کوردستانە، پرسی پێنج لە سزادراوانی بادینان، چالاکوان و ڕۆژنامەنووسان کە بە جۆرێک لە جۆرەکان ئەمە خەتەری خستۆتە سەر سەروەری یاسا و بەڕێزت لە ڕۆژی یەکەمەوە لە ناو هۆڵی دادگایەکە بوویت. ئەم پرسە بۆچی ئەوهای لێ هات؟ بەناوی خی گەورە سڵاوم هەیە بۆ جەنابەت کاکزانە. بۆ بەڕێستان هیوادارم شەو بتوانین گفتوگویەکی ڕاست و ڕاشکاوانە بکەین، چکە بزان من لەمێژە لە ئێوە دەردەکەوتوم بێگومان. طبعا من وەکو ئەوەی کە هەیە وەک خۆی باسم کردووە لە نەباوەڕم بەوەیە شت لە حەجمی خۆی گەورە بکرێت، نەباوەرم هەیە بشارێتەوە. من بە درێژایی جلسەکە بۆ پەڕی تەرکیزەوە گوێ بەگرت بۆ ئەوەی بزانم ئەم پێنج کەسەوە لە نەتیجەژا پێنجین 71 کەسن، بەڵام ێستا دیارە تەرکیزەکە لەسەر ئەم پێنج کەسەیە تاوانبارن لە کۆی ئەوەی کە پێشووتر لە بەردەم ئاسایشە وتیان لێوەرگیراوە، ئەو ئیفادەی کە خوێنرایەوە بە ناوی ئەوانەوە چ وتەکانی خۆیان چ پرسیارەکانی دادوەر بن هەمووشم نووسیوەتەوە وەکو چیرۆکە ئەو چیرۆکانەی کە لەو دادگا بینیم بە هیچ شێوەیەک هیچ دانپیانان هیچ بەڵگەیەکی سەلمێنەر نەبوو کە ئەم بەڕێزانە تێوەگلابن لە کاری تیرۆر یاسی خوڕیان کردبێت، بەڵکو ئەوەی کە هەیە گروپی مێسنجەر بووە ڕخنەیان گرتووە، بەشێکیان تەمان دوانیان هەر لە گروپەکەشانەما بوون، ڕخنەیان گرتبووە، پرسیاریان کردووە، زانیاریان ئاڵوگۆڕ کردووە و دیارە شیروانی شوست بووی کتێبێ بنووسێ لەسەر تیرۆری سیاسی لە 1991 بۆ 2020 داوای معلومات و زانیاری کردووە. هەموو زانیاریەکان لەم چوارچێوا بوون. ئەوەی کە هەیە لە پەسەندکردنی حکومەکەی تەمیزا هەیە گوایە زانیاری لەسەر کێڵگەیەکی نەوت. ئەسڵەکەی ئەوە بووە کە شیروان داوای یەکێک لەو کوڕانی کردووە کە خەڵکی ئەو مەنتیقەیە هەریوان وتوێتی ڕسمێکی ئەو کێڵگەی نەوتەی سمێڵم بۆ بکرێ، راپۆرتێکی ڕۆژنامەوانیم هەیە، ئەویش بە هاوڕێکی خۆی وتووە خەڵکێکی گوندەکەی ڕسمێکی بۆ گرتووە و نردوێتی. ڕۆژانە سەدا شتی واڕوەدا، من خۆم ڕۆژانە بە واتسئەپ و بە مێسنجەر سەدان دیکۆمنت ڕسم داگیرکردنی زەوی قاچاخی کێڵگەی نەوت هەموویم بۆ دێ. ئەوەی کە من بینیم یعنی هیچیان ناچێتە قاڵبی ئەوە. مەسەن لە مەکەی تراڵێ گوایە متابعی بەشێ لە بەرپرسی ئەمنی کراوە، نەسەن قسەی شیروان ئەمە بوو و لە وتە و ئیفادەکەشیا ئەمە بوو کاڵێ ئەمە کەسێ بۆ منی نردووە، واتە کەسێکی تر ئەم ڕسمانەی بۆ من نردووە، من نەم نردووە و بە قسەی شیروانم کەسە خۆی محتەمەدی هێزە ئەمنیەکان بۆ منی نردووە. یعنی چی بکەم؟ مەسەن تۆ ڕسم بۆ بنەنێری من چی بکەم؟ ئەوەی کە ئەڵێ تەسویری هێزە ئەمنیەکان کراوە بەو شێوەیە مەسەنێکێ ڤیددیوەیەکی بۆ یەکێ نردووەڵێ هێزێکی زۆری ئاسایشە چن بۆ شیلاتزێ، ئەمیش لە وەڵامە پێوتووە دەستخۆش پێیان ئەوت بۆ توتە دەستخۆش مەسەر بەیەکێکتیانیان تو یەکێ کاتێکی پێنج جەزاری کۆڕێکی بۆ نردووی بۆی نردوو. یعنی تۆمەتەکە ئەوە نەبوو بۆ نمونە
پلانێدانێن بۆ نمونە 10 ڕۆژی تر ئەچین پارێزگاری دۆک تیرۆ دەکەین مەسئولی ئاسایش تیرۆ دەکەین فلان تیرۆ دەکەین لە شوێنێکە تەخریب بکەن یا هیچ بەڵگەیە نەبووە هیچ زانیاریەکی نهێنی ببرێت دەرەوە مەسەن بێکێ لەوە باسی ئەوەیەکە کە وێنەی دامەزراوە ئەمنی و هێزە ئەمنی قەدەغە کراوەکان و چی براوەتە دەرەوە شیروان وتی کاکە من ئەمانە پێش 2015 خۆم ڕسمم گرتووە بڵاوم کردوێتەوە لە گۆڤارەکەم گۆڤاری باشوور کە ئەمە دامەزراوەی ئەمنی نین زیندان بوون زیندانی نهێنی و تا دواتر شاید عیانیشم هەیە بۆ ئەو کاتە دادگای نەکرام من ینی ئەوەی ڕاست بێ ئەوە ئەیڵێم بە دڵیاییەوە مە لە سلێمانیش بێ من هەمان قسەم چۆن بۆ تیرۆرکردنی کاوە گەرمیانی بەدەنگی بەرز هاوارمانە کرد لێرەش هەمان شتەڵێم ئەوەی ڕاست بێ من ئەوەیڵێم ئەوەی کە من بینیم تێگەشتم زۆر بە تەرکیزەوە گوێم گر هەمووی منووسیەوە نەتیرۆرم بینی نەکاری سیخوڕیم بینی ئەمەش نەتیجە ئەمە نەتیجەیە کاک زانە ئەمە نەتیجەیە نەتیجەی ئەو ئیتفاقیە سیاسیانەیە کە من ناوم ناوە ڕێکەوتنی ڕەش کە دادگاکانی کرد بە حزبی کە دادگای تەمیزی بەش کرد باش من ئەمەوێت لەسەرەوە بە پانتای قسەی لەسەر بکەین کاک عەلی ئەمەوێت لەسەرەوە بە پانتای قسەی لەسەر بکەین بەڵام مەسەلە لێرە ئەوەیە کە ئێستا ئەمانە ئێمە ئەو سوورەیە ئێستا ئەنجومەنی دادوەری دادگای تێ هەڵچوونەوە مەسەلەن تەنانەت مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان حکوومەتی هەرێم ئەم چوارە ئەڵێن ئەمە حەقی خۆی بۆ ژمارەیەک پەرلەمانتاری زەمیلی ئێوە شووا ئەڵێن ئێستا سوورەکە لای خەڵک تا ڕادەیەک شێواوە بەشێکی قەناعەتی وایە کە ئەمە غەدر لێکراوە بەشێکی پێوانەوە سی خوڕن سوورە حەقیقیەکە ینی بەڕێزیشت پێت وایە کە غەدریان لێکراوە ئێستا پرسیارێکی وایە غەدریان لێکراوە لەبەرەوەی بینیومەیان بەڵام ئەوانەی کە بەیانیان دەرکردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەر سێ حزبەکەوە نەیان بینیوەوەکو من لە محکەمەکانە بوون مەکتەبی سیاسی پارتی لە هەرچەند ڕەنگە لە محکەمەکەشە بوونە هەروایان بووتایە من بینیومە کاکە ئەوەی ڕاست بێ من بەرپرسیاتێکی دینی و دنیایی و ئەخلاقیە بۆ من چیم بینیوە ئەوەڵێم بەڵێ ڕێکەوتنە ڕەشەکە چییە ینی ئێستا ئەنجومەنی دادوەری دادگای هەڵچوونەوە تەنانەت دادگاکانیش کە جێی قەدر و تەقدیرێکی گەورن بەڵام پرسیاریان کەوتۆتە سەر ینی خۆشیان ئەزانن بۆچی مەسەلە لە دادگای تەمیزا لە کۆی 5 دادوەرە دویان واژووی ناکەن سییانیان واژوویەکەن ئەبێ کامیان ڕاست بکە لەو ڕۆ کاک عەلی هیوادارم ئەم بەشەی ڤیدۆکەم بگا بە بڕیار بەدەستانی ئێستا یەکێتی وانجا ڕاستەوخۆیە لە پێی قورسانیوزیش هەر ڕاستەوخۆیە کاک عەلی بەیوان لە شوێنێک بگا بەدەست ئەگەر ئەوان سەیکە ئەگەر ئەوان ئێستا لەگەڵ سربەخۆیی دادگاکانن وەک ئاماشەی پێدرن لە بەیاننامەکەیانە لەگەڵ دەستێوەردانی حزبان با مراجعەی ڕێکەوتنی ڕەش بکەن ڕێکەوتنە ڕەشەکە ڕەش چییە ڕێکەوتنی ڕەش چییە بۆ نمونە 5 موسسەی دادوەری هەیە لە کوردستانە با دادگای تەمیزتان بۆ باسکەم دادگای تەمیز لە 14 ئەندام پێک دێت سەرۆک یەکێتی یعنی لەسەر حسابی یەکێتی دانراوە جا شخصەکە خۆی بڵێ من بێلایەنم یا بێلایەن نیم ئەمەیان بابەتێکی ترە جێگری بۆ هەمویان طبعا جێگریەک پارتی جێگرێک یەکێتی 5 ئەندام پارتی 5 ئەندام یەکێتی طبعا دادوەر ڕزگاری شتەیە پیاوێکی نەجیبە من نامەوێ بڵێم حزبیە واتە خۆیان ئیتفاقیان کردووە دادگا حزبی بێ تۆ لە ئەم ئیتفاقیە لە 12/6/2010 کراوە سەرۆکی حکوومەت و جێگرێکی کردویانە باشە ئەمە نەتیجەی ئەوەیە کە ئەیبینی باشە ئەڕۆینە ئەنجومەنی دادوەری لە 9 ئەندام پێک دێت دیسانەوە سەرۆک پارتی جێگری یەکێتی جێگرێ پارتی ئەمان سەرۆک و جێگری تەمیزە لەگەڵ 4 ئستئنافەکە 2 پارتی و 2 یەکێتی لەگەڵ سەرۆکی داواکاری گشتی و پەیمانگای دادوەریەت پارتی واتە لێرە پارتی لە ئەنجومەنی دادوەریش لە 6/3 بۆ پارتی 3 بۆ یەکێتی سەرۆکی داواکاری گشتیش لای پارتیە سەرۆکی ئەنجومەنی شورایش لای پارتیە سەرۆکی داواکاری گشتیش لای پارتیە واتە ئەمە ئیتفاقی 5 بە هیچە 5 سەرۆک بۆ پارتی هیچ بۆ یەکێتی بەڵام یەکێتی ئیتفاقی کردووە لەسەر 5 بە هیچە باشە واتە خۆی بەشێک بووە لەوەی دادگاکان بکرێ بە حزبی ئەگەر پەشیمانە لەمە من یەک نمونەی زۆر بەسیتی بووە بەس سبەینی ئەندامانی خۆی لە دادگای تەمیز بکشێنێتەوە کۆیان پرۆسانەمووی هەڵەوەشێتەوە باشە ئەمە لە پێناوی چیاکرا لە پێناوی ئەوەی کە
استئنافەکانی سلێمانی و گەرمیان بەدەست یەکێتی نیشتیمانیەوە بن خۆیان حکم بدەن ئەم دادوەر نەقلکەن ئەو دانێن هەشبوونی حزبی خۆیان بەسەر ئەو دوو دادگاوە بێت ئەمە ڕاستیە تکایە پێتان ناخۆش نەبێ بەڵێ دەیان دادوەری باشن لە سلێمانیە فەرمو دادگاکان با لە سلێمانی و گەرمیانەوە دەست پێ بکەین لە بری دادوەری حزبی و هەژبوونی حزبی کە چەند بەرپرس لەسەر دزی و گەندەڵی و قاچاقی و زەوی و چی گیراوە لە منتیقا طبعا لە منتیقەش نەکراوە ینی ئێمە من بۆیە حەزەکەم لێرە قسە بکەم لە تەلەڤیزیۆنی کێکێتیە باشە ئەمە چۆن چاکەکرێت ئەمە بەوە چاکەکرێت کە تۆ لێرەوە دەست پێ بکەی ئەو ئیتفاقە ڕەشە هەڵوەشێنیتەوە لەگەڵ یەکێتی و گۆڕانە بەداخەوە بەیانەکەی حکوومەت بە ناوی تیمی یەکێتی و گۆڕان و پارتیوە دەرکراوە باس لە دانپیانانانی 5 تۆمەتبارەکە ئەم مستەلەحەیتایە دانپیانانانی 5 تاوانبار بەڵێ تۆمەتباریش ناڵێ باشە پاشان باس لە هێرشکردنە سەر قونسوڵگەری و دامەزراوەکان وانەیەکە کە خوای نەزانوانیە لە دوێنێشەوە کەسیان نەیانوتۆ ئێمە لەگەڵم بەیانانی بە هیچ شێوەیە کەسیان نەیانوتووە لەگەڵ ئەم بەیانانین واتە بۆ ئەوەی خەڵکی کوردستان دڵنیا بێ ئەم بەیانانەی لە سلێمانیوە دەرەکرێن فعلەن لە هەولێریشی پێکرێ فعلەن لە دادگاکانی سلێمانی و کەلاریشی پێکرێ عنی بۆیە سربەخۆی دادوەری بە بەیانێ ناچێت بەکاری فعلیەکرێ باشە کاکعلی ئەو کارە بەیانیوە بڵێن بە پارتی بار بە لە بەیانیوە بڵێن پارتی ئێمە چیتر باوەڕمان بە دابەشکردنی دادگاکان نییە بەو شێوەیە یعنی ئێستا خەمێکی گەورە هەیە ینی ئێستا بۆ ئەمە بۆ 5 کوڕی هەژارە بەڕاستی ڕۆژنامەوانن چالاکوانن ڕەنگە بەدایان دەردەسەری خۆیان پێگەیاند بێ ئێستا خێت کونجی زیندانەوە مەسەلەن کچەکەیان بینیم لە ڕسم و ڤیددیۆیەکە سەری خستۆتە باوەشی تۆ دەستەکا بە گریان ینی تۆ مناڵێک بێنازەکەیت بۆ مانجی ڕەمەزان و لەناو کووردا و بە سیستەمی کوردایەتی و بە حکمی کوردایەتی یعنی چی پێ ئەوترێ بۆچی دادگا چێ ڕێگرە لەوەی کە دادگا سەر بەخۆ بێ بۆچی هاوارەکە جدیتر نەبێ کاکعلی بەڵێ ئەم ئتیفاقیە ڕەشەی کە من باسەکەم یعنی زۆر بەڕوونی ئەڵێم چ کەیسێکی تیرۆری ڕۆژنامە نووسان گەشتووەتە نەتیجە هیچ کەیسێکی من هەر خۆم کاکزانە زیاتر لە 70 دۆسیەی گەندەڵیم بردوۆتە دادگا لە لووتکەی دەسەڵاتەوە بۆ خوارد تا ئێستا هیچی نەگەشتووە بە نەتیجە بەڵام خۆم دەجار براومەتە دادگا یەک بەرپرسی باڵەش ناتوە بە دادگا بۆ بەپێی ئەم ئەتیفاقی کە هەیە دادگا بۆ خەڵکی ئاساییە دادگا بۆ بەرپرسان نییە حەزب چۆنی ویست بێ بەم شێوەیە ئاراستەی دادگای کردووە ئەمە واقعەکە یعنی کێ لەگەڵ ئازادی ڕادەربڕی نایە کێ دژی کوشتن و خنکاندنی ئازادیە ئەبێ ئیش لەسەر هەڵوەشانەوەی ئەمە بکە ئەبێ بڕۆن بڵێن حاکم شێخ لەتیف تۆ بۆ ئەستیقالەت کرد بڕۆن گوێ لە قسەی حاکم ڕزگار برن با باسی دادگاکان تا بۆ بکە بڕۆن بزانن دکتۆر تەها لە دادگای سلێمانیە بۆ نەقڵ کرا و سزادرا دادوەرە باشەکان بڕۆن گوێیان لێ بگرن چه ئاو ناڵەیەکیان هەیە حزبی سیاسی لە کوردستانە هەردوو لە دادگایان ویستووە بۆ پاراستنی بەرژەوەندە تایبەتیەکانی خۆیان نقطە سەری دێر زیاتر لە من ئێستا ئەوەی 5 بە هیچی ناود لێناوە کاکعلی بەچی هەڵەوەشێتەوە ینی مەسەلەن بەبێەوەی یەکتر یان مۆزوعەکە بخەنەوە شەقام و یەکتر تۆمەتبارکردن و شەڕەجنێوی فەیسبوک هەر ئێستا کە پێم وانە بەڵگەنامەیە کە ئەمە بەشکراوە باشە ئەمە هەڵوەشێنرێتەوە بڕۆن کۆمەڵە دادوەری باش سەرەتا با دادگای تەمیز چاکەین پاشان سەرۆکی هەر چوار دادگای ئیستئناف کۆمەڵی خەڵکی پیشەیی تیادانزێ خەمی خاک و خەڵک و عەدالەتی بێت خۆ ئەمە گۆڕانکاریێکی زۆر گەورە نییە بەڵام تۆ سەیری کە سەرۆکی دادگای تەمیز و سەرۆکی ئەنجومەنی دادوەری و سەرۆکی داواکاری گشتی و سەرۆکی ئەنجومەنی شورا و سەرۆکی پەیمانگای دادوەری وەڵا وەزیری دادیش لە یەک حزبی دیاری کراوە ئەمە نەتیجەکەی چی دەرەچێ یعنی لەوانەیە ئەمە ئاخر تخوا بۆ ئیتیفاقی بکەی 5 بە هیچ بێ هەگە حزبی شێکرد باکەمی هاوسەنگ بۆ یەکە باوەڕم بە حزبی نییە مەجالیتیان نییە ئەوەی گرفتە ئەم خاڵی خوارەوەیە هەموو پارتی ئەزانێ هەموو یەکێتیش ئەزانێ بەرپرسان پارتی ئەڵێ نابێ کەس دەستێوەردان لە دەسەڵاتی دادگاکانە بکە و دادگا سەر بەخۆیە بەڵام بۆ خۆی تەبیعیە بۆ خۆی تەبیعیە ئەو نییە چکە خۆی دایناوە چکە خۆی زان سەر بە یەکێتیش ئەڵێ
پێویستە دادگاکان سربەخۆ بێ نابێ کەس دەستی وەردان بکە ئەی کە پێویستە دادگاکان سربەخۆ بێ بۆ خۆتان بەش بەشێنەی حزبیەکەن بۆ دادوەرە باشەکان لەبەر پرسیارەتیەکانە نابن بۆ دادێر جددی بێ نەقلی قەزا دوورە دەسەکانەکرێت ئەیخوامە واقع کاکە زۆر باشە کاک علی لە شوێ لە پۆستێکاڵیت لە نووسینێکاڵی یەکێک لە دادوەرەکان کە دەنجی داوە بە بەناسایی خانە نشینیەکەی بۆ درێژ کراوەتەوە ینی کام هەموو خەڵکە مەوزونە هەیە هەموو خەڵکە دادوەرە بە ویژدانەیە مەسەلەن ئێمە لە یەکێک لە بەرنامەکانی پانۆراما بەڕێز حاکم ڕزگار لێرە میوان بوو خۆشی نیگەرانە لە کۆمەڵێک جومگەی دادوەری لە هەرێمی کوردستان دادگا لە هەرێمی کوردستان بۆچی کەسێک تەمەنی درێژەکرێتەوە بە نایاسایی بێ بە بڕیارێک بێ بە ڕێنمایەک بێت ینی بۆچی هیچ یاسایەک لە کوردستانە ڕێگە بەوە نادا تەمەنی دادوەر لە 65 ساڵ زیاتر درێژ بکرێتەوە ئەمە قانونە لە یەکی حوتی وەمەم قانونە لە یەکی حوتی 2020 تەمەنی ئەو دادوەرەی یەکێ لەو سێ دادوەرەی کە پەسەندی حکومەکەی کردووە وادەکەی درێژ کراوەتەوە ئەمەی لە بەردەسی منایە نووسراوی سەرۆکی پەرلەمانە بە ناوی پەرلەمانەوە بۆ سەرۆکایەتی هەریەم زۆر بەڕوونی لە دوو پەڕا باس لە خروقاتی ئەمە ئەکات کە ئەمە چەند خروقاتێکە هیچ یاسایەک ڕێگە بەمە نادا ئەمە پێشێلی هەموو یاساکانی هەرێمی کوردستانە قرار بۆ ئیش بەمە بکرێت طبعا هەر لە مانجی حوتە ناردوویەتی 12 حوتە یان 13 حوتە ناردوویەتی هی پارساڵ بەڵام ئیشی پێ نەکراوە یعنی تۆ کاتێک کە دادوەرێک بیر لەمە بکەرەوە بەڵێ بە قانون نابێت لە وەزیفا بێت بەپێی ئەو قانونە بەرکارانی کە لە کوردستان هەیە نابێت ئەم دادوەرە لە وەزیفا بێت کاتە بۆی نییە ئیشکا بەڵامیەت بڕیار لەسەر حکمێکی وادا ئەو زەجەی بۆ دروستە بێت دوو سەرۆکی ئەنجومەنی دادوەری و ئەو دادوەرەش خۆی زۆر باش ئەزانێ یاسا بەرکارەکانی کوردستان ڕێگە بەمە نادا کە ئامادە بێ یاساشکێنی بکە بۆ 1 ساڵ درێژکردنەوەی تەمەن تەسەور ناکەم نەتیجەی باش چاوەڕێکرێ دەستەی نەزاهەش بە هەمان شێوە نووسراوی کردووە ئەڵێ ئەمە خەرقێکی وازەحی قانونە لە کوردستانە بەڵام بەداخەوە پێشێلکاری ئاساییەکە لەلایەن ئەنجومەنی دادوەریەوە بە هاوکاری سەرۆکایەتی حکوومەت بە هاوکاری سەرۆکایەتی هەرێم بەردەوام ئێستا چۆن چارەسەرەکرێ بۆی ئەمە نەبێتە خاڵێکی باشەکانە بێنێن بۆ پێنجوێن دەوام بکەن ئێستا وەک شەهیدکردنی ڕۆژنامە نووسەکان مەسەلەن لە سەردەشت لە کاوە لە هەموو ڕۆژنامە نووسانەی لە ماوەی ڕابردوو بوون بە خاڵێکی ڕەش لەسەر ئازادی بیر و ڕا ئەم کەیسە چۆن نەبێتە خاڵێکی ڕەش ئێستا کە خاڵێکی ڕەش تا ڕادێکاڵ بکرێتەوە بەچی حەلەکرێ کاک عەلی خۆی ئەم فشارانە گرنگە ئەگەر سەردەشت بە ئاسانی تێنەپەڕایە کاوەش ڕووی نەئەدا و سۆرانیش ڕووی نەئەدا و ویدادیش ڕووی نەئەدا ئێستا کێشەکە ئەمە نین ئەم شەشە نین کێشەکە 71 کەسن تێکڕا کاکین لەوانەیە ئەمە مشکی لێ ینی ئەوە نییە مەسن لەوانەیە بڵێن ئەمانە هەر محکەمە ناکرێن ئەی خۆ محکەمە ناکرێن ئەمانە لە دۆخێکی زۆر خراپان یعنی لە ژوورێکانە بێ 130 کەسی تیابێ 30 کەسی تیابێ 130 کەسی تایە لە دۆخێکی زۆر خراپان ینی هەر سجنن ئەمانە جاکرێ مەسەن تا ساڵێکی توش دادگای نەکرێن و تەرکیزی کەس نەبێ و بڵێن لەبەرەوەی دادگای ناکردن ئەوە نەیترماوە ئەمە مەترسیدارترە یعنی باوەڕ کە من ئەگەر بمزانێت تیرۆریەکەیە جاسووسیەکەیە بۆ ناساوم یعنی چی حەق بێ ئەوە ئەڵێم هەرگیز مەجبور نەبووم بێ دیفاعیان لێ بکەم ئیشم بە مزایدەش نییە ئیشم بە انتخاباتش نییە حەملەش ناکەم بەڵام ئەمە ئەبینم بە هەڕەشەیەکی گەورە لەسەر ئازادی تێگەم مەسەلەن منیش چەند ڕۆژێکتر لەگەڵ ئەمریکیەکان دانیشم لەگەڵ ئەڵمانیەکان دانیشم بەخوا دانیشتوم باسی قاچاقیم کردووە باسی نەوتم کردووە باسی زەویم کردووە باسی بندیوارم کردووە باسی بە حزبیکردنی دامەزراوە ئەمنی و سەربازیەکانم کردووە لەوانێ بەیانی ئەمەوە تەفسیرکرێ منیش سی خوڕیم کردووە یعنی خۆ ئەمە مشکیلەیە دوو من ئەمە شتێکی تر بڵێم بەڵێ کە خۆم تیا بووم لە ڕوونکردنەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی دادوەریە هاتووە ئەڵێ ئەمانە خۆیان دانیان بەوە داوە کە ینی دانیشتوەکان دانیان بەوە ناوە کە کاریان بۆ قونسوڵگەری یا کاریان کردووە لەگەڵ قونسوڵگەریەکانە وەڵڵای کاکە لە سەعات دەوە بۆ دوو بەو پەڕی تەرکیزەوە گوێم گرتووە نە لە ئیفادەیانە
نە لە دانپیانانیانە هیچ کەسێکیان نەیوتووە کاری سیخوڕیمان کردووە ئەوە بۆ شینوانتێتی دوای بەربوونم ڕۆشتوم پرسیاریان لێ کردوم چی هەبوو وەکو خۆی بەواقعی بۆم باس کردو بەڵێ ئەیجە خۆڵای خۆمانە ڕۆژانە خەڵک ڕوبەڕوێم حاڵەتانەیە بێتەوە کاک علی ئێستا ئەوەی کە بەڕێزت وردە ئاگاداربی بارودۆخی و خێزانانە چۆنە مەسەلەن مناڵەکانیان کە سوکاریان کە مەسەلەن حتا کەسێک ئەگەر تاوام بکە لە ڕووی دەرونیشەوە لانی کەم کە سوکارەکەی ئەوەندە پەرۆشی نابێ دۆخی دەرونی و کۆمەڵاتی ئەوان چۆنە لە ئێستاە حاڵەتێکی ناخۆشە مەسە ماوەسە شیفان حوت منداڵی هەیە کاکە و معاشەکەشی بڕاوە ناوقاف بوو باشە ئەوانی تریش خۆ من بەردەوام ڕۆژانە ئەوەی بتوانم تەلەفۆنەکەم پەیوەندیم هەیە لەگەڵیانە لە دۆخێکی بێتاقەتیان ینی دۆخێکی ناخۆشە دوو دیوێکی ئەوەیە ئەم مناڵانە شعوریانەیە ئەم کە سوکاری شعوریانەیە لە ناو خەڵکاوا بڕوا کە باوکیان کوڕەکەیان سیخور بووە یا ویستوێتی تیرۆرکە ئەمە لە ڕووی کۆمەڵاتیشەوە کێشەیە بووە بخێزانە زۆر قورسیانی ئەوە نییە بڵێ خۆپشاندانێکیان کردووە و گیراون ڕۆژنامە نووسێکە هاتوونەتە ماڵەکەی تیرۆریان کردووە باشە ئەمە ئەوە نییە ئەمە ئەم لێکەوتەشە مناڵانە سبەی گەورەیە بن باوەڕکە یەکێ لە هەدەفەکانی ئەوەی کە من ئەو چیرۆکانم زۆر بە وردی نووسیەوە چیم بینیوە لە دادگا کێ چیەوت پارێزەرەکە چیەوت داواکاری گشتی چیەوت حاکم چیەوت تۆمەتبار چیەوت هەمووی وەکو خۆی نووسیوە ئەمە بوو بۆ ئەوەی هیچ نەبێ کە سوکاری ئەمانە ئەگەر هیچم پێ نەکرێ ئەوەم پێکرێ بە خەڵک بڵێ کاکە ئەمانە کە سوکاری ئەمانەی نین تیرۆریست نین کە سوکاری ئەمانە سیخۆڕ نین تکایە بەو شێوە سەیریان مەکە کاک علی ینی بەڕێزت لە سەرەتاوتت من لە تەلەڤیزۆنێکی یەکێتیم بەڵام تەلەڤیزۆنە مێدیایە و بۆ هەموو کەسە و دەنگە ئازادەکانە هەموو ڕۆژێ لە هەرێمی کوردستان برینێکی قوڵ ئەکرێتە دەستی ئەو نیشتیمانەوە یعنی بۆ ئێمە هەموو ڕۆژیە برینێک بە دەستی خۆمانە خەینە دەستەی ئەو نیشتیمانەوە دەستەی ئەو خەڵکەوە ئەمە سەرنجام بەرەو کوێمانە بە خۆی کێشەکە ئەوەیە ڕاستگوتر بین هەردوو حەزبی دەسەڵاتدار و ئێسش گۆڕان لە حکوومەتە بەڵام هێزەکان لای ئەوانن قۆزێ خاتری گۆڕانەگریت قبولیان والله نەوەڵا خاتری ناگرم والله ئەو بەیانەی بە ناوی حکوومەتەوە دەرکراوە هەر سێلایەن بەرپرسن کە باسی پێستاوان بارەکە چۆن خەنەوەڵا من خاتری کەس ناگرم نەخۆشم مەسوولم بەڵام واقعەکەیە کاکین باوەڕیان بەوە نەبوو حکوومەت و نیشتیمان هێزی چەکداریان هەبێ تا ئێسش باوەڕیانێ حەز بەبێ هێزی چەکداری هەبێ حەز بەبێ زەوی تەوزیعکە حەز بەبێ دادگا هەژبوونی هەبێ بەسەر دادگاوە حەز بەبێ هەژبوونی بەسەر خاڵی سنووریە هەبێ ئەمە واقعە تاوەکو ئەم عەقڵیەتە بەردەوام بێ هەموو ڕۆژێ بەریەکەوتن و کێشەیەک دروسە بێ خۆ هەمومان نەزانین چۆن خەڵک بەرەدرێت چۆن خەڵک سزنەکرێت چۆن خەڵک ئەوەی لە وڵاتە بێ لە سزنا بێ لە سزنانیە کاک یعنی معقولە دوای 30 ساڵ حکومڕانی دوای ئەم هەموو دزی و گەندەڵیە کەس لە سزنانە بێ یەکەم کەسیش لەسەر قاچاقی بدرێتە محکەمە من بم تخوا وەزعە تخوا حکومڕانیە ئەمە مشکیلەکەی یعنی باشە ئەمانەتان ئێستا تا ئەم عەقڵیەتە گۆڕانکاری بەسەرانەیەت تا ئەم عەقڵیەتە گۆڕانکاری بەسەرانەیەت مەسەلەن بۆ نمونە ینی ئێستا ئەم سکانداڵە لە سنووری پارتیا ڕوویدا و لە دادگاکە هەرچی پارتیە دیفاعی لێکە گوێ لێ نییە ڕاست بێ خراپ بێ و لایانی بەرامبەریش هەمووی هێرش لەو لا شتێ ڕووەدا پارتیەکان بەبێ ئەوەی بزانن ڕاستە یانە مەسەن وەکو کەیسی لانە و ئامانچکەوە هەموو ڕۆژێ هەڵیەدەنەوە باشە هەمووی هێرشەکە بەڵام بۆ ئەمەی خۆیانە بێ کەس قسە ناکە نابێ کەس باسی سەردەشتکە بێ هەمووی باسی کاوەکە لەو لاش ئامانشەوە نابێ کەس باسی کاوەکە ئەبێ هەمووی باسی سەردەشتکە ئەم عەقڵیەتە گۆڕانکاری بەسەرانەیەت هەموو ڕۆژێک مەشغوڵکردن و کارەساتی ڕووەدا بۆ لە بیربردنەوەی کێشە بنەڕەتیەکانی خەڵک بۆ لە بیربردنەوەی کێشەی موچە بۆ لە بیربردنەوەی ئەوەی لە بەرمیلێنەوت بە ئێستاشەوە 20 دۆلار ئەمێنێتەوە بۆ لە بیربردنەوەی داگیرکردنی هەزاران دۆنم زەوی بۆ لە بیربردنەوەی قاچاخی بۆ لە بیربردنەوەی ملیۆنان دۆلاری خەڵک بۆ لە بیربردنەوەی ئەو ئافرەتە بێمەردانەی 6 ساڵە 100,000 موچەکەیان بۆ بڕاوە هەموو ئەمە هەر ڕۆژێک کەیسێ دروستەکەن کۆمەڵگەی پێوە مەشغوڵەکەن و کێشە بنەڕەتەکانی خەڵک پێوە لە بیرە بن باشە کاک علی بەسەلەن بەڕێزت مەسەلەن ڕاستە پەرلەمانتاری بەڵام ئەکید هەموو قیادەی بزوتنەوەی گۆڕان تەقدیری
ماندوو بوون و دڵسۆزی جەنابتەکەن لە حزبەکەیان لە بزوتنەوەکە ناکرێ بەڕێزت ئەوە بە بزوتنەوەی گۆڕان بڵێ خۆی سە لێک تێگەیشتن و هاوپەیمانێتیی شێ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا بتوانن ئەوە ببێتە دەرەنجامێکی زۆر باش بۆەوەی پێداچوونەوەیەک بکەن پارتی دموکراتی کوردستانی شتێ بگێنرێ بە ململانێ نەیخەنە سەر شاشە بۆ ئێمە نەیخەنە سەر فەیسبوک بۆ ئێمە بەڵکو بڕۆن لە ژوورەکان مەسەرەن چەند سەعات دابنیشن ئەمانە ڕێکخەنەوە ئەی پێشنیازێکی لەو زۆرە بۆ ناکەن ئێوە باش کردەوە مەوزوعی باش کردەوە منش ئەمە قسەی دڵی خۆم بکەم بەڵێ من تاو کاتەی طبعاً حەوەشت مانگە ساڵێکە بێوەڵا بە تەواتی من لەگەڵ کشانەوەم لە حکوومەت لەبەر خاڵێکی زۆر بەسیت گۆڕان بە ئیتیفاقێک و بۆ حکوومەت ئەگەر ئەم ئیتیفاقێ جێبەجێ بکرایە خزمەتی گەورەی خەڵکی کوردستانی کرد کاتێک کە ئیتیفاق جێبەجێ نابێ حکومڕانی خراپترە بێ من هیچ ناچار نیم بە دوایە ڕاکەم ئەرکی منەوەی و کاتە بەرامبەریان بۆسم بەڵام کە زانیم گوێم لێ ناگیرێ یا قسەکەم بە هەر دووەر نەگیرە ئەوەشی لێرەی لێم لە کۆبوونەوەی جوات وتومە لە کۆبوونەوەی خانە وتومە ڕوبەڕوو هەمووی وتووە بەخوا لە قاچاخی و نەوت و مەحکەمە و سوپاوە هەمووشیان خۆیان نەزانن و هەر بەرپرسێکی پارتی وێکێتیشم بینی بێ بەم نەفەسە قسەم لەگەڵا کردووە کە لە ئێسەیکەم و بۆم هاوپەیمانەتی یەکێتی و گۆڕان بەڕاستی ئەگەر ئەم هاوپەیمانەتە بۆ دابەشکردنی کورسی انتخابات و ئەوانەیە هەر زۆر خراپە ئەگەر هاوپەیمانەتیەکەش بۆ ئەوەیە سیستەمێکی باشی حکومڕانی بێ لە بری قاچاقی خزمەتی باخچە و حەدیقەکانی ئەم شارە بکرێکە هەمووی خەریکە سەوزە بێ لەبەر چەند ملیۆن دینارێک بەڵام ملیۆنان دۆلار لە خاڵە سنووریەکانەوە بە قاچاقی دەسەکەوێت لە بۆ ئەوە بێ کە زەوی مەتر نەکرێ و بەس لەم چەند ساڵە 8,000 دۆنم زەوی مەتر داگیر کراوە فرۆشاوە واتە بۆ پرۆژەیەکی سیاسی ئیسلاحی هاوسەنگی سیستەمی بێ شتێکی زۆر باشە و تێی دەکەین بەڵام ئەشهدوو بۆ ئەوەی بۆ کورسی بێ و هەمان ئەو فۆرمە حکومڕانی پێشووتر بەردەوام بێ ئەو کاتە ئەبێ هەموو لایەک دڵنیا بێ لەوە بەخوا ئێمەمانان دژێبین و زۆر بەتوندیش دژێبین چکە من پەیمانێکم داوە تا ئەو ڕۆژەی لە ژیانە بم دژی گەندەڵی و زوڵم و ستەمکاریە بم هەرکێ بیکە بەڕاستی من ناسام ڕێکەوتنەکە بۆ چییە لێو نەشار بۆ نازانم و زۆربەی هەرە زۆری هەڵسوڕاوانی گۆڕانیش نازانێ ئەگەر تەنیا تەکتیکێکی انتخابات بێ طبعا تەکتیکەکەش بۆ مەسلحەت یەکێتیە زۆربەی بازنەکانی بە هەموو لایەنەکان چۆڵ کردووە و خۆشی بازنەی بۆ کەس ژێنێشتووە ئەگەر تەنیا تەکتیکێکی انتخابی بێ ئەمە ئیشی خراپە و دوو مانگیش بخانێ دوایەوە هەر بەریەکەوتن دروسە بێ هیوادارین شتێکی باش بکرێ بۆ حکومڕانی ئەم بەرپرسانە ئەوەنە پارەیان هەیە تا 100 پشتی تریشیان پێی بژین باشە ئەگەر ئێمە منتیقی خۆمان کۆنتترۆلکەین لە سلێمانی حکومڕانیەکی باش لە خاڵە سنووریەکان لە ئستسمار لە شارەوانی لە ئیدارە ڕێگەل لە لێچوونی مالی بگرین کە بریکێ حەقیقی بێ قۆرخکاری بێ پێکەوە دڵنیا بەتوانین بڵێن بە پارتیش بڵێن قوبوڵمان نییە لە سحێلاوە ئاژەڵی قاچاق و نەوتی سووریا بێت ئەتوانین بڵێن قوبوڵمان نییە زەوی هەولێر وای لێ بکرێ بەڵام کە تۆڵی زەوی هەولێر وای لێ بکرێ ئەڵێ بۆ زەویەکەی سلێمانی زۆر لەوەی من خراپترە کە تۆ باسی سحێلا بکەی ئەڵێ بۆت باسی باشماق بۆ ناکەی بۆیە ناگەی بە نەتیجە آخر لە ماوەی ڕابردوو لە لانگران بەڵێ کەعالی لانگرانی وادارم بۆ نموزەجێکی باشی حکومڕانی بێ مەسەلەن سەرنجێکی یانوت کاک عەلی زیاتر ئەوەندەی قسە لەسەر باشماخەکە لەسەر پەروێزخانەکە لەسەر ئیبراهیم خەلیل و حاجی ئۆمەران و سەحێلای ناکە پێم خۆشوەم قسەش بڕۆ سەر پەیجەکەی من ئەوە منم بە ڤیدۆی مەیدانی سەلمان دوومە ڕۆژانە زیاتر لە 30,000 بەرمیل نەوت لە سووریاوە دێ ئەوە منم سەلمان دوومە چۆن لە مانگێکا بای 6 ملیۆن دۆلار قازانج بەش ئاژەڵی قاچاقی سووری دێ 11 دقە قسەم لەسەر هەموو کۆمپانیاکاری و داهاتی برایم خەلیل کردووە ئەوە منم سەلمان دوومە لە یەک قوتع عەرزی هەولێرە 732 ملیۆن دۆلار براوە لە قوتعەیەکی ترا پێرێ بڵاو کردووە 400 ملیۆن دۆلار براوە ئەوەی من لەسەر سنووری ئەمان کردوومە لە سا یەکی لە میدیایەکێتی وە نەکراوە بەڵام لەگەڵ ئەو پەڕی ڕێز و حورمەتم برادرانی یەکێتی ئەوەنە باوەڕیان بە ئازادی هەیە دانیشی تەنیا قسە بە پارتی بڵێ ئەوە بە من ناکرێ بەڕاستی ئەوە بە من ناکرێ ئەمانیش لێرە ئەوەنە باوەڕیان بە ئازادی هەیە دانیشی لەوێ ئەمڕۆ مەسەلەن قسە بەوانی تر بڵێ ئەڵێ چی طبعا بە منیانە ئەڵێ ئەی بۆ باسی کاوە گەرمیانی و ئامانج بابانی و شتەکە لە کاتێکا دڵیان من زۆر باسی کاوە گەرمیانیم کردووە من خۆ بژاندارمان بۆ کردووە هاوارەکەین بەڵام کەیسی ئامانج بابانی و خێزانەکەی من هیچ بەڵگەیەکم نییە لەسەری ئەی سەرۆکی حکوومەت وەزیری ناخۆ بە لە کاتی خۆیان باسییان نەکردووە ئەی لیژنەی پەرلەمانیەکە چوون و زۆربیان پارتی و نزیک لە پارتی بوون دوای تحقیق بۆ باسییان نەکردووە بۆیە ئەم عەقڵیەتە لای من
عقلەتێکی زۆر خراپە. من تەنیا لە ماوەی ئەم 4 مانگە 28 لێکۆڵینەوەم لەسەر سنووری پارتی بڵاو کردوێتەوە لە قاچاق لە نەوت لە ئیرادی نەوت لەین چیە بوو کەشفی کرد هەموو پارەی نەوت چۆتە سەر ژمارە حسابیەکی هاوڵاتیەکی پاکستانی ناوی مرتەزا لاخانیە 1 ملیار دۆلاری خەڵکی ئەم وڵاتە لە لوبنان گیری خواردووە من بوو. ئێستاش وایە ئێستاش ئەگەر مەسەلەم تەنانەت ڕاپێچی بەردەم مەحکەمەشت کەن هەر پێت وایە کاک عەلی؟ بەڵێ بەڵێ وایە هەموو بەڵگەکانم ێ ملیارێ دۆلاریە وڵاتە لە ژمارە حسابی هاوڵاتیەکی پاکستانیا بووە هەموو نەوتی کوردستان لە ڕێ ئەوە فرۆشرا بە ناقص 12 دلار 11 بۆ 12 دلار ناوی مرتەزا لاخانیە بە ناوی کۆمپانیاکەی لە قوبڕس ئەو من بووم هەموو ئەوانم سلماندووە بەڵام تۆ پێت وابێ ئازادی ئەوەیە تەنیا باسی برایم خەلیل و فیشخابور کەیت و نابێ باسی قاچاقی و تاڵانی باشماخکەی نابێ باسی ئەو بکەی بەرپرسی سەربازی لە سلێمانیا 23,000 قوت حەزەوی بە ناسایی مەتر کردووە و تەخشان و پەخشانی کردووە نابێ باسی ئەو بکەم سلێمانی کراوە بە شاری مەخزنێ 5 دەفتەری تێچێ ئەیدەنست لە 100 میلیۆن دلار لە 100 مەخزن 35 میلیۆن دلار قازانجە بەڵام ئامادەنین میلیۆنی دلار بۆ باخچە و حەدیقەی سلێمانی لەسەر باخچە و حەدیقە کاک عەلی باسی هەموویە خۆت لەو شارە ژیاویت و بەسێ نیم لە هیچ حکوومەت و هاوپەیمانیە کە لەسەر حسابی بێدەنگبوون بێ بەرامبەر خوێن و ژیانی خەڵک دەستخۆش بەڵام کاک عەلی مەسەلەن خۆت ئەکید جارجارە دەیتەوە ئەو شارەوە لێرەوە ڕۆیشتیت بۆ هەولێر مەسەلەن بەردەوام باشە شەستەکەت بینیوە مەسەلەن سەیری جەزرەوە سەدەکەی من زۆر جار لە کاک دکتۆر هەڤاڵم پرسیوە لە کاک سەرۆک شارەوانی پرسیوە مەسەلەن باسیەوەکەن ئەڵێ ئێمە کتابێکەکەین دوای وەرزی پاییز مەسەلەن موافقەکەی دێتەوە ئێوە بە دوواداچوونتان چی بە مەسەلەن سەربیستان جەزرەوە سەدەکانی سلێمانی خەریکە وشکە هەمووی ئەم ڕۆتیناتەیە کە دروستیان کردووە کاکی خۆ جێگری سەرۆکی حکوومەت گۆڕانە و وەزیری دارایی یەکێتیە وانی بەعکسەوە پێشتریش بریکاری شارەوانی یەکێتی بۆ ئێسەش گۆڕانە نا ئەمە بیانوو نییە لا مەرکەزیەتی دەسەڵاتێکی باشەیە بەرزەختەکەم پارەی ئیراد بەشێکی هەڵگیرێتەوە چییە ئەم دەوڵەمەنانەی کە بوون بە میلیۆنێر لەسەر حسابی زەوی ئەم شارە 100 مەخزەنێ دەنێ 35 میلیۆن دلار قاتە گیرفانی بەبێ هیچ ئەوە بەرهێنەرەی کە بەس مۆڵەتەکەی فرۆشتوەتەوە بە 21 میلیۆن دلار ئەوە کەیتری بە 14 مۆڵەتی وە بەرهێنانەیە لە سنووریان پارێزگای ئێمە مۆڵەتی ڕقەمێکی ساڵی 2007 ئێستا پرۆژەکەی دەست پێ نەکردووە فرۆشاوەتەوە مۆڵەت تا دواتر بابل لەسەر ئەمانە خۆ ئەرک دە و تەوزیعەکەم بەسەریانە خۆ کۆتایی دنیا نییە کاکە لە زۆر ناڵێم لە سا پێنجی ئەو پارەی کە لە قاچاقی باشماق دەسەکەی با بۆ سەوزکردنی سلێمانی قەرچکرێ خۆچی خۆ بۆ چێڕوە ینی ببوورە داوای لێبوور نەکەم لەوانەیە ئەم قسانەی من بۆ کەناڵەکەی ئێوەش خراپ بێ بەڵامبەرێکی ئازادە کاک عەلی ینی گرفتێک لەگەڵ ئەوەیان نیە مە باسی خەمی خەڵکە ناکەم کاکە زانانکار نانەک زۆر ئازادە دەستگای میدیای کورسات لە خەمی خەڵکایە و بۆ خەڵک میدیای ڕاستە ڕەنگە نزیکی نێشێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئەم بەرنامەی ئازادە بڵێ ئێمە باسی خەمێکەکەین کە بۆ خەڵکانەکە ئەوەی پارتی بەو خوا کاکزانە دڵم شانەکە ئەوەی پارتی کردووە بە هێزەکانی تر من باسی دادگاکانم بۆ کردی باسی حکومڕانیم بۆ کردی باشە سبەینێ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە یعنی سبەینێ کاڵێم مەبەستم چوارشەمێ بڵێ تیمی یەکێتی و گۆڕان بڵێن بە چه حەقێ لە بەرمیلێنەوت 20 دلارم ئەمە ویستم پرسی بیکەم بە پرسیار کاک عەلی ینی تا ئێستاش کە نزیک بۆ ئەم لەم شەوانە نزیک بۆ لە 70 دلار 20 دلار بۆ هەرێمە مێنێتەوە صافی ئیرات دوای هەموو خەرجی و مەسروف و کۆمپانیا و کرێی بۆری باشە گەورە کۆمپانیەکانی ئەم وڵاتە کاک زانە باج نادەن ئەوەی حەلاقە باجەدا بەڵام کۆمپانیەکانی نەوت بۆری نەوت پاڵاوگەی نەوت مەعاملە گەورەکان شەریکاتی ئەنتەرنێت زەریباتی مبیعاتی کارتی موبایل تاتوە بزا باج نادەن باشە کۆمپانیای موبایلی لەم هەولێرەی منە کە تیان نیشتە جێم 200 میلیارد دینار زیادەی کارتی موبایلی لە خەڵک وەرگردووە ئاڵێ 6 بە 5,000ەکەی بێ بۆ حکومەت بێ دە بە 12 دووەکەی بۆ حکومەت بێ ئەبوو ببیداتە حکومەتی هەریەم سەرۆکی حکومەت بۆی کردو وە قستی 200 با چیان کرد تیمی گۆڕانیەکێتی لە حکومەت بۆ ئەمە سبەینێ کاکە من یەک نمونەی تر باسەکەم بەڵێ لە 22 سی 2020 واتە زیاتر لە 4 مانگ پێش ێسا ئەنجومەنی وەزیران قەراری داوە بە کۆمپانیاکاری خاڵە سنووریەکانە بچێتەوە زۆرینە لە برایم خەلیل هەتاوەکو پەروێزخان و باشماق
بەس ڕبحی ئەم کۆمپانیانە لە ساڵێکە 800 ملیۆن دلار بووە. هیچ هەیە ئەی فۆڕە فرۆشێ باشە هیچ لە هەر خاڵێک سنووری بە 11 ڕێگا پارە لە خەڵک وەرەگیرێ پارەکەش بۆ باخەڵی چەند کەسێکە دوای 4 مانگ نەچووە بواری جێبەجێکردنەوە چیان کرد یعنی کاتێک کە باسی ئامادەنیت ئەم شەڕانە بەریتە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرە شەڕ لە پەرلەمان ناکرێ ها ئەوە سەرۆکی پەرلەمان عیچی بەدەست نیە نە پارەی لە نە دەسڵاتی بەسەر خاڵی سنووریە نە لەسەر عەرزەیە نە لەسەر مەرزەیە ئەم قسانەیە بێ ببرێتە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لەوەیە قەرار لەوەیە ژیانی خەڵک باشەکرێت بەڵام کاتێک کە تۆ ئەمە نابیتە ئەوێ و کۆمەڵی پەرلەمانتار بێن لە پەرلەمانە هەرچی بکەن بەخۆش بەوە ئەوە ئیشکردنە لەسەر هەست و سۆزی خەڵک ئیشکردن نییە لەسەر چارەسەری بنەڕەتی چکە پەرلەمانیان کرد بە دامەزراوەیەکی مردوو بە بەرنامە 4 جاری ڕێک بەندە لەگەڵ کۆمەڵێک کەسا بە ڕەسمی داوامان کردووە 4 وەزیر بێتە پەرلەمان لەسەر قاچاخی کە دوانیان گۆڕانەها وەزیری بازرگانی و دارایی بێن 4 مانگە نایە باش سەرۆکاتیان پرسینەوت ئەگەر ڕاست ژیانی خەڵک بەرن بۆ ئەنجومەنی وەزیرە کاک عەلی پرسینەوت کە باس کردیانی بۆ من جێگەر سەرنج بوو کەوت بەیان دەرکەن خەڵک بە تاوانبار بزانن حزبەکانیش لە سلێمانیەوە پشتیوانیان بکەن کورە وەڵڵا ئەمە عەیبە تۆ باسی ئەوەت کرد کوتت 20 دلار ئەمێنێتەوە یعنی ئێستا ئەوەم بۆ بینەرەکانم ڕوون کەیتەوە کە ئێستا بە 70 دلاری شەر 20 دلار ئەمێنێتەوە کاک عەلی چۆن چۆن بەڵێ مەسەن ئەمە قسەی من نیە قسەی فاینانشەڵ تایمزە لە 2015 تا ئێستا ئەڵێ تۆڕێکی گوماناوی ناڕەسمی کە یەکێ لە کادرەکانی مورتەزا لاخانیە بەشێکی زۆری نەوتی کوردستان بە پارەی پێشوەختە فرۆشن واتە مەسەن بۆ نمونە نەوتی ساڵانی پێشووتریانە فرۆشت و لە 15 و 16 پارەکەیان وەرەگرن ئەمانە نەوتی کوردستان بە ناقص 11 و 12 فرۆشن واتە گەر 67 بێ بە 56 فرۆشن لەو 56 کە ئەمێنێتەوە نزیکەی 65 لە سەد بۆ سەرەوەش لە بینی 65 و 70 ئەچێ بۆ خەرجی شەریکات بەهۆی کۆمەڵێک گەندەڵی کە لە خەدەماتی کۆمپانیەکانی نەوتا هەیە بەهۆی کولفەی زۆری دەرێنان بەهۆی گەندەڵی بەهۆی شەریکەی سکویریتی بەهۆی کرێی بۆری نەبووە 8 دلار بدرێتە کرێی بەرمیلێکی نەوت واکە کە ئەو بڕەپارەکە ببنێنێتەوە باشە ئێستا 121 کە خەڵک زۆر چاوی لەوێ مانجی ڕابردوو وتیان پارە لەگەڵ بەغانە هاتووە و لەگەڵ بەغانە گەیشتونەتە نەتیجە و ئەمانە تەسەوڕەکەی ڕێکەوتنەکە بەرەو نەتیجەکەی بگابەچی وە جگە لەوەش حکوومەتی هەرێم چۆنچۆنی ئەتوانێت ئەو 121 لابا کە قسەیەکەی ئەڵێن ئەوێ بیکە بە یاسایی ینی ئەو بڕینە بکە بە یاسایی لە کاتێکە نرخی دۆلاریش تقریبا 180 لە موچەی خەڵک بڕیوە من کاتی خۆی کە ئەتیفاقی بودجەکرا شتێکم نووسی ئێسش ماوە ئەو کاتە لەبەرەوەی سەرۆکی تیمەکە کاقوبات بوو برادران یەکێتی هێرش و تۆمەتی ناڕەوایان کرد لەبەرەوەی وەزیری دارایی تیا بوو هەندێک برادری گۆڕان کەوتە ئەوەی گوایە ئێمەمانان لە خۆمەوە قسەیەکەین و پارتی شەرمە پرسە چیانەوەت من یەکشتم و توتمەم ڕێکەوتنە بۆ موچەی خەڵک نەکرا ئەم ڕێکەوتنە بۆ کرا پارتی پێویستی بە وەرەقەیەک بوو یا حکوومەت بڵێن یعنی بە هەمویانەوە پێویستیان بە وەرەقەیەک بوو کە سەربەخۆ نەوتی کوردستان بفرۆشن نەک شەڕی موچەی خەڵک ئەم وەرەقەیان دەستکەوت تیمی دانوسانکار ئەم وەرەقەی هێناوە لە یاسای بودجا کە هەرێمی کوردستان بۆ یە سەربەخۆ نەوتی کوردستان بفرۆشێ وایسە دەرکەوت قسەیکی ڕاستە کوا اتفاق کوا جێبەجێبوونی کواوە چکە ئیلتیزاماتێکی زۆر لەسەر هەرێمدانراوە نزانی پارەی 250,000 بەرمیل بە نرخی سۆمۆ منتم 20 دلار ئەمێنێتەوە تۆ بێ 64-65 دلار بی باشە ئەبێ لە 150 داهاتە فیدراڵیەکان پێی کە نزیکەی 100 ملیاری تر نزیکەی زیاتر لە 5 تریلیۆن ماوە ئەبێ بە 7 ساڵ بیدەیتەوە ئەوە پارەی بانکە بازرگانیەکان بوو کە تەمیناتیان لای هەرێمدانا بوو گەڕاندیانەوە ئەمە هەرێمە خۆی لێ نەداوە تا ئێستا و هەر هیچ مناقەشەیەکی وردەکاری نەکراوە کێچی بەرەکەوێ بۆیە ئەم فۆرمە بەردەوامە و ئەوان پێیان وایە ئەم لێبڕینە تەبیعیە بۆیان نەچێتە سەر حزبەکانی حکومڕان هەمویان رازین و هەمووشیان لە پەرلەمان دیفاعیان لێکردووە بۆ زانینت بە گۆڕان و بەیەکێتیشەوە جێگری حکوومەت و وەزیریشەوە نەهاتوون لە کۆبوونەوەی لیژنەکانە وتویانە ئەو پارەی کە هەمانە هەر بەشی ئەمەیەکە بەڕاستی وایان وتووە بەشی ئەمەیەکە
بەڵام ناڵێن چۆن چاکەکرێ بەمە چاکەکرێت کە عەرزی جەناب دەکەم. مراجعی سیستەمی فرۆشتنی نەوت بکرێتەوە نەوتی کوردستانەکرێ بە ناقص 6 بفرۆشێ بە ناقص 5 نەک یاقسی ئانسە مناقسەی ئەو تێچوە زۆرە بکرێتەوە لە گۆڕینەوەی دۆلار بە دینار بۆ خەدەماتی شەریکاتی نەوت مراجعی کرێی بۆری بکرێتەوە ئەمە نەوت کۆتایی بە قاچاقچێتی خاڵە سنووریەکان بێر و مراجعی عقدی کۆمپانیەکان بکرێت کە بەشێکی ئیشی زۆری دەوڵەتە سیستەمی باش لە کوردستان ئابێ ڕێکخرێتەوە بەشێکی یاسا و قانون و بڕیار و جێبەجێکردنیەوێ و ئەو یاسای چاکسازیش وەک خۆی هەیە بکرێت دڵنیا بە ئەم چەند خاڵەی من پێم وتی بچێتە بواری جێبەجێکردنەوە نەک بووچەوە خۆیەترێت ئەکرێت دامەزاندن دەست پێ بکاتەوە پرۆژە خەدەمیەکان دەست پێ بکاتەوە شارەکان سەوز بێ بەڵام من پێم وانە ئەمە بکەن لەبەرەوەی مەساڵەکەن موچە دابەشەکەن هەر بۆ 121 ئاوا دابەشەکەن کێسە ئاوا کاکە لە 121 نییە خۆ بەهای کاڵا لە 122 گرام بووە بەبێ هیچ چاکسازیەک نەوت بە دۆلارە فرۆشێ گومرگیش بە دۆلار وەرەگیرێ باشە داهاتی گومرگونەوت لە 122 زیایی کرد کاڵاش لە 122 لەسەر هاوڵاتی گرام بووە تۆ پێشتر کیلۆیە برنج بەچەند بوو ێسە بەچەنە پێشتر ڕۆن بەچەند بوو ێسە بەچەنە پێشتر جلوبەرگ بەچەند بوو ێسە بەچەنە پێشتر هەمووی گرام بووە بە دینار باش کاک عەلی وەکو دواسەرنج ئەمەوێ پێم بڵێ ئەم دۆخە بەچی چاگەکرێ و ئەم ململانێ و بەرز و نزمانە لە پڕ گرژێک دروستە بێ و دوای خاوە بێتەوە و نەتیجەکەی هیچ سوودێکی ئۆتۆی بۆ خەڵکی کوردستان و من پێم وایە چاکسازیتیانە ئەگەر دووسێ حاڵتمان لە پێشە یەکەم ئەگەر ئیرادەیەکە بێ بەتایبەت لایەن پارتی وێکێتی وە دواتر گۆڕان لە دەرەوەی ئەم نەفەسە حەزبیە لەسەر ئەم ئیسلاحە قسە بکەن کە من و تۆ باسمان کرد ئەم 4-5 خاڵە بە ئیرادەوە واز لە بەرژەوەندە شخصیەکان بێرن کە ئەم وڵاتەی وێران کرد تەدمیری کرد ئەوە نەپارەیان هەیە 1000 ساڵی تر پێی بژین و واز لە دەستی وەردان لە دادگا بێنن دادگاکان بدرێت بەدەست کۆمەڵێ دادوەری پیشەیەوە دڵنیا بە هەرێمی کوردستان لە ڕووی ئازادی لە ڕووی دیموکراسی لە ڕووی خزمەت گوزاری لە ڕووی پیشەی ئەچێتە ئاستێکی واوە کە هەمومان شانیازی بکەین نەک ئەوەی بۆ بزانانی من پێم ناخۆشە کاتێک لەگەڵ دیبلۆمات کارێکە دانیشم قسەیەکەم باسی ئەو بکەم لە وڵاتەکەی منە قاچاقیەکرێت زۆرم پێ ناخۆشە باسی ئەوی کەم خەڵک موچەی نییە و بەرپرسەکانیش خاوەنی 100 ملیۆن دۆلارن بەڵام ئەمە واقعەیەکی تاڵە بێ بیڵێم بۆیە حەل ئەمەیە ئیرادەیەکی پێویستە ئەگەر ئەم ئیرادەش نەبوو ڕەنگەم قسەم قورس بێ بەڕاستی ڕەنگە قورس بێ هەر یەکە و منتیقەی خۆی بە شێوەیەکی جوان بەڕێوە بە نەک پارتی بڵێ من بۆیە گەندەڵ یەکەم یەکێتی بۆی کا منی شەیکەم یەکێتی بڵێ بۆیە زەوی داگیرەکەم پارتی بۆی کا منکەم هەرکێو بە جوانی و بە ڕێکوپێکی باشترتان با ئەوە بن کە زۆر خزمەتی خەڵکەکان دادگاکانتان زۆر سەر بەخۆیە ئازادیتان زیاتر زۆر سپاس بۆ بەڕێز عەلی حەمەد ساڵح پەرلەمانتاری کوردستان سپاس بۆ بەڕێستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بوون بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شۆمان پێشکەش کردن بەی وای ساغ و سەلامەتی بۆ ملایەکتان خواتانە